هەمیشە بە بەردەوام ئێمە لەگەڵ هاوڕێکانمانە لە ناو خێزانەکانمانە هەوڵی ئەوین کە بەختەوەر بین، بەڵام ڕەنگە زۆر کات لێرە و لەوێ ڕەنگە بە قسەیەکیش بێ کەسی بەرامبەر کاریگەری دروستکە لەسەر ئەم پەیوەندیانی کە هەیە. با بزانین تایبەتمەندی ئەو کەسانە چییە کە واد لە یەکەن بۆ نمونە ژیانت لێ تێکبان، بۆ نمونە لە نێو خێزانەکە تا ئەگەر بێت و بە قسەیەکیش بێ بەکردەوەیەکیش بێ هەوڵی ئەوە بن کە تۆ بەختەوەر نەبی، یاخود لەگەڵ هاوڕێکان تا بە هەمان شێواز ڕەنگە زۆر کات بێنە نێوان دوو هاوڕێەوە بە وشەیەکیش بێ بینی ئەم دوو هاوڕێیە تێکبن. با بزانین تایبەتمەندی ئەو کەسانە چییە، ئێمە چۆن بتوانین بەرەبەرە ئەو کەسانە لە ژیانمان بکەینە دەرەوە بۆ ئەوەی کە ژیانێکی ئاسوودە و بەختەوەرمان هەبێ. ئەم بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا ئاراس پێنجێنی کە بەڕێزیان ڕاهێنەری گەشەپێدانی مرۆین ئێستا لە ستۆدیۆ ڕۆژێکی نوێ ئامادەن. مامۆستا گیان سڵاو لێبێ و زۆر بەخێر بێیت. بەخێر چاوان. مامۆستا ئەمێ دەستێکی گفتوگۆکانمان لەوە دەست پێ بکەم، ئێمە چۆن ئەو کەسانە بناسینەوە یاخود تایبەتمەندی ئەو کەسانە چییە کە هەوڵی تێکدانی ژیانی کەسانی تر دەدەن. بەناوی خوددا سەرەتا بەیانی ئێوە تەواوی بینایی بەڕێز باش تەمەنامە کرد ئەم بەرنامەیە باسی جوانیەکانی مرۆڤ بێ، باسی شیرینی و ئەخلاقی بەرزی و بەهای پیرۆزی مرۆڤ بێ، بەڵام بەداخەوە دەرهێنەر و ئامادەکاری بەرنامە دیارە دەرکی بەوە کردووە ئەم بارودۆخی کە ئێستا گوزەرێ لە حاڵەتەوە بۆ بە دیاردە و ئەم دیاردە و حاڵەتەش کە زیادی کردووە ئەگەر بێت و کەسانی ئەکادمی یا توێژینەوەی زۆر وریا و ئازانی لەسەر نەکرێ خراپترە بێ. بۆیە دەستخۆشی بۆ تەوەرەکە تەمەناکەم بتوانین ئەمڕۆ لێرە سوودێک لەسەر بابەتەکەەوە بە بیسەر بگەێنینەوەی کە ئێستا ڕاستەوخۆی بینێەوە دوایش ئەوەی کە بە تۆمارکراوی ئەیبینێ. ئەم بابەتە ئەگەر ئەو کەسانی ئێستا بە دیارمانەوە دانیشتون هەر لە سەرەتای ناونیشانەکەەوە کە خوێنتەوە دڵنیام زۆرێکی هەناسی هەڵکێشە. بێگومانم لەوەی کە زۆر کەس ئەو نەشتەرەی لە دواوە لێ دراوە و ئازاری پێچەشتووە. من دەمەوێ بە مەحوی دەست پێ بکەم کەڵە پیاوی کورد کە دەڵێ لە دەستی دۆستی دوو ڕوو عەجەب دڵم تەنگە، فیدای ئەو دوژمنە بم کە یەک ڕەنگە. هاوتەریب و هاوشانی پیاوی جوامێر پیرەمێردیش دەفەرمێ دوژمنی ڕووبەڕوو زۆر باشترە لە دۆستی دۆڕوو. یاخود و تویانە خوددا تۆ بمان پارێزە لە دۆستەکانمان، ئێمە خۆمان دەپارێزین لە دوژمنەکانمان. دەستخۆش دەبینین زۆر لە مێژە دەرکراوە بەوەی ئەو کەسانی کە لە نزیکتن، هاونشینتن، هاوخوانتن، هاوڕێتن، هاوسەفەرتن، ئەگەر بێت و بچووکترین ئازارە پێ بگێنن هەزار جار بارتەقای ئەوانە قورسترە کە ڕوو بەڕوو تیغەکەیان ڕوو لە تۆیە. ئەو خەڵکانە چۆن بناسینەوە؟ چی بکەین تا لەم بارودۆخە دەرباز بین؟ بۆچی وا ئەکەن؟ سەرەتا من دەمەوێت بزانی بۆ وا ئەکەن بۆ ئەم خەڵکانە ئەوانەی کە لێمان نزیکن ئایا چاویان بەسەرکەوتنەکانمان هەڵنایە؟ من هەمیشە دەڵێم ئەوانە سەرە ڕای ئەوەی کە گرەی دەرونیان هەیە تەمەناکەن لە شوێنی تۆ بن و پێت ناگەن یاخود لانی کەم لەگەڵ تۆ بن. ئەو جار دەکەونەوەی کە ئازار لە ڕێی زمانیانەوە لە ڕێجەستە و کردار و گفتاریانەوە بە تۆ بگێنن. ئەو خەڵکانی کە جۆرێک لە خووە لە نەخۆشی دەرونیان هەیە جا لە سەرەتاتە لە ڕێی ئەو بیگە و ژینگەی کە تایدا پەروەردەکراون جا ماڵە، قوتابخانەیە، کۆڵانە، هەموو ئەمانە کاریگەری هەبوو لەسەر پێگەیاندنیان. ئێمە خاوەنی 8 بلیۆن خانەین لە مێشکە، یەی نەگەڕێن بە شوێن ئەو شتانەی کە ئازاری خەڵکی پێ بدەین و دۆستەکانمان، هاوڕێکانمان، هاوپیشەکانمان ئازار بدەین. ئەوەی کە لێرێ جارێکی ترێڵێمەوە ئەوەی کە ئەم بەرنامەیە بینێ هەناسەی ساردی هەڵکێشە، چونکە نزیکترین دۆستەکانمان گەورەترین ئازارمان دەدەن. لە شوێنی کارەکەت، لە نێو بازار، دراوسێ دوکان، دراوسەی ماڵ، بەداخەوە بە جۆرێک وای لێ هاتووە لە هیچ شتێک ئەمینی. بۆیە ئەم بارودۆخە بەچی چارەسەر ئەبێ؟ یا نیشانەکانی چین؟ نیشانەکانی ئەوەن هەمیشە تۆ
ئارام نیت و لە کەمینان بۆت و دائیمەن چاویان بە سەرکەوتنەکانت هەڵنایە و بێخەم نابی لەو باشە چۆن کەسانە بناسیینەوە مامۆستایانی مەرجە هەتا کێشەکە بۆ دروست نەکەن تۆ کەسەکە نەناسییان چۆن بەرەبەرە تێبگەی لەو هەنگاوانەی کە بۆ نمونە عینێن بەرە و دروستکردنی کێشە بۆ تۆ بەداخەوە هەندێک جارێمە هەتاکو وەکو بڵێ دەستمان نەسووتێ بە ساجەکەیە بە خۆمان نازانین بەڵام هەندێک نیشانەیان هەیە کە بە ئاشکرا پێش ئەوەی کە زەرت پێ بگەێنن ئەتوانین بیان نووسینەوە هەندێک لەو مرۆڤانە بەردەوام ڕخنت لێگرن هیچ کاتێک چاوێن بە سەرکەوتنەکانە هەڵنایە فشاری دەرونیت بۆ زیاکەن لە هیچ شوێنەکە هاوتەری بۆ هاوڕانین و ئەگەر بێوێ هەڵەیەکمان بۆ ڕاست بکاتەوە لە بری ئەوەی بمان باتە کەنارەوە بە هێواشی و بە ئەسپایی پێمان بڵێ ئەمە هەڵۆکەم و کوڕەکانتە جاڕت بۆدا لە بری ئەوەی لە سەرکەوتنەکان تا دەست بگرێ و بتباتە پێشەوە ڕێگریت بۆ دروستەکە هەموو ئەمانە نیشانن بۆ ئەوەی کە بێ لەم کەسە وریابی بەبێ ئەوەی تۆ ئازارت دابێ ئازارتەدا بەبێ ئەوەی تۆ زیانت بۆی هەبێ زیانت پێگەێن باشە بۆچی ئەمەم کەسانە دروست بکەین یعنی ئێمە گەر بگەڕێنەوە بۆ کۆمەڵی هۆکار بەر لە بچینە لای ئەوەی بزانین کەسەکە چییە چی ئەکا لە کۆمەڵگەیە چۆن تەداخلی ژیانی کەسانی ترەکە خێزان ئەتوانێت چۆن ئاگای لێ تەندروستیمە بێ ئەتوانێت میهرەبانیشم بکە ئەتوانێت خەڵکەکانم لا خۆشەویست کات ئەتوانێت وام لێ بکا کە تەندروستانە من بڕۆمە دەرەوە لە خێزانەکەم بۆی کە پێم بڵێن ئەوە پێنانێت سەی خێزانەکەیەکە کە چییە ڕەفتارێکەکە ئێمە توانیمانە کەم و کوڕیمان هەیە لە خێزانەکانمانە کە نازانین ئەو جۆرە کەسانە مامەڵیان لەگەڵا بکەین یاخود نەخێرم کەسە هەر لەگەڵ خۆیان سروشتی خۆیان ئەم ڕق و چینەی هێنا و ئێوێ دەری بڕێ لە کۆمەڵگە کورد دەڵێ مشتێک نمونەی خەروارێکە باشە هەندێک جار ئەو بی ئەو پەروەردەکراوی کە لە ماڵەوە تۆ لە چوارچەوەی خانەوادەیەکی شەڕانگێز و وەکو بڵێ دڵتەنگیە پەروەردابی ئەمە ئاگوازرێتەوە بۆ دەرەوە بڕوا بکەن هەندێک جار ئەوانەی هەد لە مناڵیەوە دیارە و شخصیەتانە دیارە کە لە ماڵەوە کە پەروەردەیەکی نەرێنی پەروەرداکرێنیت لە دەرەوە لە کۆڵان زیاتر ئازاری هاوڕەکانیەدا هەر ئەو سەرەتایە سەرچاوەیەکە بۆ ئەوەی کە بزانی ئەم پەروەردەی خێزانێت چەند کاریگەری هەیە لەسەر ئەوەوەی کە هاتۆتە دەرەوە لە کۆڵان دوای کۆڵان بۆ قوتابخانە دوای قوتابخانە بۆ زانکۆ پەیمانگاکان هەموو ئەمانە بەڵام ئەمە بە شێوەی ڕەهانیە بە شێوەی یاسای دەستی ڕاست و چەپەواتە ئەکرێ ئەم مرۆڤە لە ماڵ و پەروەردەیەکی باشیش کرابێ بەڵام کە تێکەڵی بیئی دەرەوە بێ ئەو ژینگەی دەرەوە ئەو هاوڕێتی دەرەوە ئەیگۆڕێت ئێمە بۆچی خۆمان وەکو تۆ فەرمی بۆچی ئەمانە ئایا چێژ وەرەگرن یا ئێمە نازانی مامەڵیان لەگەڵاکەن لە هەردوو بارەکە بەپێی ئەو زانستە دەرونیانی کە هەیە ئەگەر تووشی کەسێکی وا بووین نابێت پەرچەکرداریان لەگەڵا بکەین ئەبێ ئێمە بە شێوەیەکی ئارامتر دەستی هاوکاریان بۆ درێژ بکەین هەتا لانی کەم لەسەر ئەو ڕێچکەی کە خراپە یا لەسەر ئەو ڕێچکەی کە زیان بە ئێمە و بە چواردۆریش دەگەێنێ پێی بڵێن و ئەگەر هەوڵ و تەقەلا و ماندووبوونی ئێمە کاریگەری نەبوو و نەیتوانی جوان بیپێکێ ئەو کاتە واجبە لەسەر تۆ و فەرزکراوە لەسەر جەنابە لەسەر من لەسەر هاوڕێکانم کە لەو کەسە دوور بکەینەوە چونکە تازە بووە بە خۆیەکی خراپ و تازە بووە بە گرەیەکی دەرونی هەموو ئەو کەسانی کارێک ئەنجام دەدەن یەکەم جار بیرەکەنەوە لە دوای بیرکردن هەست دێ لە دوای هەست کردار دێ لە دوای کردار اینجا ئەنجام دێ لە دوای ئەنجام اینجا ئامانجەکە بەدەست دێ لە یەکەم ساتەوە ئەو بیرکردنەوەی تۆ کە داڕێژەری ئەو کار و ئەو هەنگاوەیە کە ئینێ ئەگەر ئەرێنی بێ ئەنجامەکەی باشە بێ ئەگەر نەرێنی بێ ئەنجامەکەی خراپە بێ کەواتە ئەو بیرکردنەوانی کە مرۆڤ ڕۆژانەیەکە و بەیانی کە لە خەو هەڵەسی و هەتا زۆربەی هەندێکی زۆر لەو زانستانی کە باس لە عەقڵی نائاگاکەن ئەڵێ ئەگەر مرۆڤ خەوت پێش خەوتن بیری لە هەرچی کرد بێتەوە و هەرچی خسبێتە نێو ناوەخنی مێشکیەوە عەقڵی نائاگا پاڵنەری ئەبێ بۆ ئەو بابەتە بۆ نمونە هەندێک کەسێ ئەڵێ من بەیانی ئەمێ سەعات حەوت هەستم سەعاتیش ناخاتە سەر جەڕس بەڵام ئیعازەکەی بە عەقڵی نائاگا داوە ئەم عەقڵی نائاگایە ئەگەر بێت و تۆ خۆراکی خراپی بیتێ ئەگەر بێت و خوێندنەوەی باشی نەدەیتێ ئەگەر بێت و لەگەڵ بابەتی ئەرێنیە پەروەردەی بکەی دڵنیا بە ئەو کارە ئەکات کە تۆ پێت سپاردووە جا دوایی لە شوێنێکا سەیرەکەی بابەتێک گێتە پێشەوە لە پڕ ئەڵێن فڵان کەس چاڕوانمان ناکردەوەی لێ ئەومان لێ چاڕوان ناکرێت بەڵام ئەوەندە ئەو خۆراکە نەرێنی پێداوە ئەوەندە لە عەقڵی نائاگایە جانی تۆڵەکردنەوەی لە خۆی دروست کردووە دایمە مێشکی لای ئەوە بۆ لە فڵان کەس تۆڵە بکاتەوە
لە شوێنێکە نێڵە و حەقی بەسەرەوە بچێ لە بری ئەوەی بیر لەوە بکاتەوە حەقی بەسەرەوە نەچێت لێی خۆش بێ لە بری ئەوەی بیر لەوە بکاتە تۆڵەی لێ بکاتەوە ببێتەوە بە هاوڕێی هەموو ئەمانە وا ئەکا کە ئەم مرۆڤە کاریگەری نەرێنی خراپی هەبێ بۆ چواردەوری و دائیمەن کەس لە دەست و زمان و کردداری ئەمین نییە زۆر باش مامۆستا ڕەنگە زۆر کات لە پەیوەندی هاوڕێتیا بێ لە پەیوەندی هاوسەرگیریا بێ ئەم دوو هاوسرە ئەم دوو هاوڕێ هیچ کێشەیەکیان نەبێ خۆیان بەیەکەوە بۆ نمونە ژیانێکی خۆش و ئاسوودە بەرنە سەر بەیەکەوە بەڵام ڕەنگە زۆر کات کەسێکی تریە تەداخلی بینی ئەم دوانەکە ئەم کەسا بێتەوە کارێکی تر بۆ کردنەوەی ئاگرێک لە بینی ئەم دوانەیە ئەمە باسی ئەوە بکەین بۆ ئێمە بۆچی ڕێگە بۆ کەسانەیەن کە تەداخلی ژیانمان بکەن ئەوە ئێمە خۆمانی ڕێگەمان پیاون یاخود نەخێر ئەوان ئیتر خۆیان سوچێکە دۆزنەوە بۆی کە تەداخلی بینی ئەو دوو کەسە بکەن هەڵبەت بەرنامەی پێشوتان باسی هاوسەرەتی بوو ئەگە دەرگا و پەنجەرەکان کراوە بێ حتممە و کەسەیەتە ژوورەوە بەڵام ئێمە دەرگا و پەنجەرە بۆ چیەکەینەوە ئێمە کێن ئەو کەسانەی پرس و ڕاوێژیان پێکەین مرۆڤ بوونەوەریکی کۆمەڵایەتیە و خانەوادە و هاوسەرەکانیش بە تەواوی لەو بارودۆخەیە ڕازین بەوەی کە تەنها لەسەر یاخود لە نێو گۆڕستانەکان دەنگ و ئاژاوە و شەڕ نییە ئەگین ئەگەر عالمێک ژیانی تیابێ و خانەوادەیەک و کۆمەڵگەیەک و فەرمانگەیەک بەرکەوتە و ناڕەحەتی و دڵتەنگێ بێ خاڵی یەکەم تۆ ئەگەر تۆ خۆت ڕێگە ئەدەی گێرە و کێشە و مشکیلەکانت لای کەسێ باسکەی بۆ چی باسەکەی ئەم کەسە دۆستە یا دوژمنتە لە چەند فلترت داوە تا بزانی کاکە سەرکۆت چەند باشە لەگەڵ منە ڕۆژی تەنگانەیە یان خۆدوتنی ئاگرەکە خۆشەکە و خواخوایەتی تۆزێکی تر ئەم ئاژاوەیە گەورەتر بێ و فیتنەیەکی گەورەتری لێ دروست بێ کەواتە خاڵ یەکەم لەسەر تۆیە کێشەکانت مشکیلەکانت ناڕەحەتەکانت لای کێ باسەکەیت و بەکێی دەڵێ ئێمە ئاڵێن هەمیشە مرۆڤ ئەبێت دۆستی هەبێ لە ڕۆژگارێکە پشتی پێ بەستێ ئەم دۆستە لەسەر تۆیە چۆن پەروەردەیەکەی چۆن لەگەڵ یا هەڵسو کەوتەکەی خاڵێکی ترکە جەنابەت بوتێ ئایا خۆی حەزەکە بەڵێ هەندێک خەڵکمانی خۆی گێرفزوولە خۆی فزولی پێڵێنانی حەزی لە تەداخلاتی سیر و سەمەرێ حەزی لە قسەی سیر و سەمەرێ حەزەکە هەر لە خۆ هیچیشی پێ نییە لەو بابەتە و هیچیشی پێ ناکرێ دوو خێزان دوو ڕەفیق دڵیان لە یەک یێشاوە هیچ پەیوەندی بەوە نییە و لە 150 بابەتەکەش نازانێ یەت ئەبێ بە دادوەر لە بینیانە حکمەدا لە سەریشیشان و ئاگای لەوی تریانێ کەواتە ئەمە بەداخەوە ئەوە خووە و لەو کەسەیە وەکو بڵێ هەر بۆ تۆوانێ ڕەنگە بۆ زۆر کەسی تر وابێ چونکە خەڵکی ژیر و عاقڵ کاتێک بێوێ دادوەری بکە گوێ لە هەردوو تەرەفەگرێ و هەردوو بابەتەکە لە هەردوو کەسەکەەوە بە شێوەیەکی ئەخڵانی هەڵە سەنگێنەوە ئەگەر توانە و قودرێت چارەسەری پێ نەبوو بێدەنگی هەڵە بژێرێ ئەوە هەردوو خاڵەکە خاڵێکی تر ئێمە فێر بووین ناتوانین خۆمان چارەسەری کێشەکانی خۆمان بکەین دوو عەقڵی سەلیمی زاید هەژدەی تەمەنە پێگەیوە مڕاحق نیت بۆ ئەکرێ هەمیشە پەنا بەرمەبەر کە سیسێم چارەسەری کێشەکەی من بکە بۆ مەگەر وەکو من دوو چاوی نییە زمانێکی نییە دوو گوێی نییە بۆچی تۆ دراسە بۆ ڕەفاقەتت بۆ هاوڕێیەتیت بۆ خۆشەویستیت بۆ کار و پیشەکەت ناکەی بۆ ئەبێت خەڵکانێک بێن چارەسەری کێشەکەی تۆ بکەن لە شوێنەکە خوێندمەوەڵێ گەر بەڕێوبەری بەشێک زۆرترین جار سەردانی بەڕێوبەرەکەی کرد لە فەرمانگەیەکە بۆ چارەسەکردنی کێشەکەی ئەوە یەک هۆکار هەیە ئەو هۆکارە ئەوەیە کە تۆ ناتوانانی لێپسراوی ئەو بەشە بگریتە ئەستۆ توانە و قدرەت و مەهارەت و فەنی ئەوە نییە بەڕێوبەری 8 نەفەربی 10 نەفەربی 12 نەفەربی بۆیە هەر کەسێک لە نێوان خۆیەوە دەست پێ بکە ئێمە تا خودی خۆمان نەناسین هەتا نەزانین چیمان ئەوێ لە خۆمان ناتوانین داواکاری لە خەڵک بکەین هەرچی زۆربەی کتێبەکانی ئەم دنیاە باز دەواکە چۆن فڵان کەس بناسی چۆن هاوڕێکەت دەناسی چۆن خۆشەویستەکەت دەناسی کتێبەکانمان کەمە کە پێ دەڵێت چۆن خۆت دەناسی دەسپاس بەخوا ئێستا هەیە ئێمە بێ خۆمان بناسی خود ناسی پێش خوداناسی پێش خەڵک ناسیشە کە خودی خۆت ناسی تا چەند گرنگە لەو بابەتی ئێمە قسەی لەسەرەکەین ئەو کەسە خراپانەی ئەو کەسانەی کەیانەوێ لە ناو کۆمەلگای یاریەکان ئەگەڕێن پلان دانێن تەنانەت زۆر جارترەوە ئەو کەسێک کە پلانە لە سەردانێ ئەو کەسەیە کە لێت نزیکات درشتەکانی تۆ ئەزانێت دروست ئەو پلانەی کە لەسەر دانێت تۆ سوور ئەزانی کە ئەم کەسە بە تەمای شتێکە لەگەڵ تۆ بیکەی ئەنجات دەوری من چیە لێرە کارکتەرەکەی من چیە لێرە ئایا من ئەبێ هەمان شێوەی خۆی ڕەفتاری لەگەڵا بکەمە و جوابی بەمەوە یان
من کەسێکی لێبوو دەترم زۆر لە تۆ گەورەترم بە شێوازە جواب تێم و پێچوانەی ئەوەی تۆ جارێ دوو جار چەند جارێ لەگەڵ تا ڕێیتر ئەویش دەتوانێت کۆڵبان کەواتە چۆن بتوانین ئێمە ئەو قوت و گەورەیە لای خۆمان دروستکەین بۆی ئەو کەسانە یاریمان لەگەڵ مەکە. کاکە سەرکۆ خاڵی دووەم کە جوابەکەی لە پرسیارەکەی خۆتا هەبوو عەقڵی سەلیم و معریفە ئەوەیە کە تۆ بە باشی لەگەڵ یا ڕەفتار بکەی کوروتەنی من تا لە سەر چۆپیم تۆم بۆ چییە کاتێک گەیشتمە گاوانی وەرە دەستم بگرە کاتێک ئەو لە ناڕەحەتی و لە دژواریدایە هەوڵ بدین دەریچەیەک بدۆزینەوە بۆ ئەوەی پێی بڵێن باسمان کرد هەتا بکرێ ئێمە پێی بڵێن کە ئەم ناڕەحەتی و ئازاری تۆ بە خەڵکیێگەیەنی کارێکی خراپە کارێکی ناشرینە بەڵام ئەگەر ئەربەجۆی نەکردین ئەو کاتە ئەبێت بە ئەمری واقع جەنابەت ئەبێت دوورکەویتەوە یعنی شاعیرانی پێشوو خەڵکانی بلیمەت و بەتوانە کە هەمیشە دۆستەکانیان زۆر جار زەفەریان پێبردوون هی نزیکبوونیانە هی ئەو گرێت کوێرانەیە کە ئێمە بەردەوام لە لای هاوڕەکانمان دۆستەکانمان خزمەکانمانەیکەین خراپترین تیرێک ئازارترین تیرێک کە بەر ئەو ئازارە ئەکەوێ هی ئەو تیرەیە کە تۆ نهێنیەکەت لای هاوڕێکت باس کردووە بۆیە دەرگای نهێنەکانتان بە کلیل و قفڵێکی گەورە لێ بدەن و بۆ هەموو کەسێکی باس مەکەن لەگەڵ هەموو کەسێکە گەنگەشەی و بابەتە مەکەن چونکە ئەو بابەتە دوجار هەر کاتێک بە قەدەر سەرە دەرزیەک لە برینەکە لا بدرێ تووشی خوێن بەربوون و نەزیفێکی گەورە بێ و تووشی خەم و ئازار و کۆمەڵێک دەرد و بەهای زۆر خراپە بێ ئێمەی مرۆڤ بەپێی یەکێک لە کۆمەڵێک لێکۆڵینەوە کراوە لە زانکۆکانی کالیفۆرنیا کە ئەڵێ ڕۆژانە 6,000 بیرۆکە ڕوو لە مێشکی تۆکە لە 6,000 یا زیاتر 48 بۆ 50,000 بەس بیرۆکەی نەرێ نییە ئێمەی مرۆڤ لە یەک چرکە تاتوانین 10 زانیاری وەربگرین لە یەک دەقەیاتوانین 6 وەربگرین 8 بلیۆن خانە بخەرە ئیش بۆ خزمەتی خۆت بۆ ئەوەی لەگەڵ خەڵکیدا باش بی بۆ ئەوەی ئەو بەرهەمەی کە هەتە لە ژیانە ئەو تەمەنە کورتەی کە هەتە لە ژیانە تەمەن نامەیەکی کورتە ڕەنگە فریای خوێندنەوەی هەموو دێڕەکانی نەکەوین من هەموو جار وا دەڵێم ڕەنگە فریایی نەکەوین من ئەمڕۆ لای ئێوە میوانم ڕەنگە کە لێرە ڕۆشتم دوجار بێ کۆتایی بێ ئەمە ئەگەر مرۆڤ بەم شێوەیە ژیا وای کرد بە هیچ جۆرە بیر لە هەڵە و تاوانی گەورە و کاری قێزەمن ناکاتەوە و پێویستە هەر مرۆڤێک چەند کەسێک لە ژیانی خۆیان بکەنە دەرەوە یعنی کوروتەنی پێ بنێ بە جەرگی خۆتە ئەو کەسەی کە ئازانی خۆشی ناویت لە ژیانت بیکە دەرەوە ئەو کەسەی بەردەوام فشاری لەسەرتە و ئازارت ئەدا بیکە دەرەوە ئەو کەسانەی لە پاشەمەلە باستەکە و ڕخنەی ڕوخێنەرت لێ دەگرێ تکایە بیکە دەرەوە و ئەو کەسانەی کە چاویان بە سەرکەوتنەکانت هەڵنایە دووبارە هەر بیان کە دەرەوە و ئەو کەسانەی چاڵی گەورە گەورەت لە ژیاندا بۆ هەڵەکەن و تۆش پێی ئەزانیت و لە دوای جارێک دوان سیان ئامۆژگاری و لێخۆش بوون بیان کە دەرەوە کورد دەڵێ ئەگەر لە کونێکەوە مار پێوەی دای خوا ئەو مارە بەگرێ و ئەگەر دووەم جار لە هەمان کونەوە ئەو مارە پێوەی دای دەکخوا خۆمان بکرێ باشە مامۆستا ئەم کردنە دەرەوەی ئەم کەسانە لە ژیانمانە ڕەنگە ئەگەر کەسێکی دوور بێت ئاسایی بێ بەڵام ڕەنگە زۆر کات ئەو کەسانی کە ژیانە لێ تێگەیان هەنێک کات کەسە نزیکەکانە بن بۆ نمونە دۆستەکانە بن ئێمە چۆن بتوانین ئەوانە بکەینە دەرەوە لە ژیانمانە ڕاستە تەبعاً یەکێکە لە خاڵە هەرە گرنگەکان کە مرۆڤ وەکو بڵێ سەری دنیای لێ دێوەیەک دنیات لێ دەبێ بە چرمی چۆلەکە و نازانی چۆن هەڵسو کەوتکەی ئاوا سەیرەکەی ئامۆزاتە ئاوا سەیرەکەی کوڕە پورتە کوڕە خاڵتە کورە هاوڕێکی زۆر نزیکتە شەو ڕۆژ پێکەون هەڵسو کەوتکردن لەگەڵم بارودۆخە زۆر قورسە من هاوڕام و تەواو ئەبێ کار بکەی لەسەر ئەوەی تی بگەینی کە لە هەڵەیایە وە زۆر جار ئینادیەکە بەرپەست دەداتەوە بەڵام خۆشبەختانە ئەوانەی کە نەشتەریان لە پشتەوە هەیە و عەقڵێکی سەلیمیان نییە بۆ هاوڕێیەتی و دۆستێکی ساغنین زۆر جار کوروتەنی پەتی درۆکە زۆر کورتە و توانای نییە زۆر بەرەنگاری ئەو بابەتە پێدۆ لەگەڵتا ئیلا ئەبێ ئاوێنەی ڕووی خۆی پیشان بی ئەم خاڵە چاکەی برامی هاوڕێمی دۆستمی عاشقمی هەر شتێکمیت ئەم خاڵە چاکەی چاکی ناکەی من و تۆ ئەبێ بپسڕێن چونکە مرۆڤ ئەوەندە تەمەنی نییە هەموو ڕۆژە خەریکی چارەسەرکردنی کێشە بێ ئەوەندە تەمەنی نییە کە بە بەردەوامی خەریکی ئەوە بێ هاوڕێکەی چاپکە ئەیکەی بۆ خۆت ئەیکەی بەڵێ بۆ خۆت و نەخێر بۆ خەڵک ئەیکەی ئەخوێنیتەوە
ئەیکەی پشوو ئەدەی ئەیکەی سەفەرێک ئەەکەی ئەیکی ئەچی لە ڕستۆرانتێک نانێکی باش لەگەڵ هاوڕێک تا بخۆی تو هەردابنیشی خەریکی ئامۆژگاریکردن و ڕاستکردنەوەی هەڵەوکەم و کوڕیەکانی چواردەوەربی کاتێک ئەزانی تەمەەن ئاوا بێ ئەگەر تەمەەن ئاوا نەبێ ئەو ڕۆژە ئاوا بێ ڕاستە زۆر جار کۆمەڵێ دەقیش هەیە کە زۆر لە کۆمەلگایەوە کات کە جارێکی تر بە دیوێکی ترا کارکتەرەکانە پیشان باتەوە کە زۆر جار سێریەکەیت لە ناو خێزانی خۆتای بینی یا لە ناو خێزانی برادێکتای بینی ینی چێ لەو دەقە و شاکارە جوانانش کەسپیر هاملێتە کە لە ناو ئەو منبع یاریاژی کە با مامی خۆیەتی خیانەتی لەکە و باشی لە دەستات و ئەوێ لەگەڵ دایکیا بە شێوازێکی تر ڕێبکەوێ ئەمیش نازانێت چی بکە لەگەڵ یا تێکی بات و بیبژێت نابێت بەڵام خۆیڵێ ئەڵێ من هەم یاندیم ئەگەر هەم چۆن چارەسەریەکەم ئەگەر نیشم بامە خۆم بچمە دەرەوە کەواتە لەم نمونەیەوە ئێمە چۆن بتوانین ئەگەر کەوتینە ناو بازنەیەکی یاریوا و لە کەس لەگەڵ کەسە نزیکەکان نبووین ئەو کەسانە بکەینە دەرەوە یان خۆم بێمە دەرەوە بۆی ڕزگارم بێ لەو بازنێ هەڵماڵی نیە و ماسکە زۆر جار هەتاک و پێوت نەدا پێی نازانی ئەمە کێشەکەیە ئەجینە ئەگەر دڵنیام ئەگەر تۆ پێی بزانی پێش ئەوەی ئەو بکەیتە دەرەوە خۆ دیتە دەرەوە ئاسانترە لەوەی خەڵب بکەیتە دەرەوە خۆت بکەیتە دەرەوە تا خەڵب بکەیتە دەرەوە چونکە مرۆڤ ئەتوانەیە هەنگاو بێتە دواوە هەتاکو وەکو بڵێ تیری وەک تیری کەوان زیاتر بەرەو پێشەوە بچێ بەڵام ئەو کاتێک کە ئەبینین تووشی ناڕەحەتێکی قورسە بین تووشی ئازارێکی سەختە بین مەجبورین ئەو بکەینە دەرەوە ئەمە ئەگەر ئێمە سەرەتا خۆمان دوور بخەینەوە بینە دەرەوە ئازار کەمتر بە خۆمان و بەویشەگەێنین بەڵام کاتێ ئازارمان پێگەینێ بێ بە پەرچەکردار ئەوە ئیتر شێرکۆ بێ کەسی جوانە فەرمێ ئەڵێ باران هەمووی هەر بارانە و هەمووشی هەر جواننی ئێمەش هەمومان مرۆڤین و ڕەنگە هەمووشمان هەر جوان نەبین بەڵام چی بکەین بۆ ئەوەی جوان بین خۆ کە مناڵ لە دایکە بێ هەمووی هەر جوانە هەمووی هەر بێ ئاگایە لەم فەزایە چەند جار وتومانە مناڵێکی جوانمان بینی و تومانە خۆزگەمان بەو دڵێت نە قەهرەزانی نە دڵتەنگی نە خەمباری و نە ئاژاوە ڕاستە دەستە خۆش بە مامۆستاگیان زۆر بە باشی لەسەر بابەتەکە ڕوونکردنەوە یا دەست و چاوە خۆش بێ